سەرۆکایەتانی کۆمەڵگەی بارس بافەرمێن. باش بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ بەڕێوەبەر سوپاس بۆ مامۆستا شاڵا و سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئەچمە ناو بابەتەکە و چکە حەز ناکەم زۆر لە کاتی مامۆستا بەڕێزەکان بگرین. تعارفی بکەین خراپ نییە. ئەم تعارفە مەبەستمە کە بیزانین کوڕە جوانەکەم کچە نازدارەکەم هەموومان هەر پلەیەکمان هەیە، هەر نازناوێکمان هەیە، هەر شەهادەیەکمان هەیە، هەر بڕوانامەیەکمان هەیە لە کوردستان، هەر اختصاسێکمان هەیە لەو کورسەی جەنابتەوە دەستمان پێکردووە. زۆر بەدەگمەن دکتۆرێکە بینیت ئامادەی نەبڕێت نی هەر نەک بەدەگمەن هەر نی. زۆر بەدەگمەن کەسێک ئەبینیت کە دارێک لە پێش ناوی بێت ئەو قۆناغی تێت. ئەم بەخێراتنە بۆ ئەوەیە کە بەخێر بێت بۆ ئەوەی کە تا ڕادەیەک هیمەتت بەرزە و ئەتەوێت داهاتووت بۆ خۆ دروستیت. ئەم بەخێراتنی من بۆ ئەوەیە کە سوپاسی جەناب دەکەم بە ناوی دایک و باوکتەوە کە لەو جۆرە گەنجە نەبوویتە کە تا ڕادەیە قاژ بدەی بە عەرزا بڵێ تااقەتی خوێندنم نییە و واز دێنم لە خوێندن و بەجێ بێت. چکۆ بۆ خۆی ڕێزێکی گەورەیە. یان من هەمیشە لە کۆبنەوەی دایکان و باوکانە دەڵێم دەبێت ڕێزێک لەو گەنجانە بگری کە تا ڕادەیەک شانی داوەتە بەر خوێندن. چکۆ شاندان بەر خوێندن ماناوێت تۆ کەم تا زۆر هیمەتێکی باش و چاک و مەزبوطت هەیە کە ئەمڕۆ باسی ئەوە دەکەین چۆن ئەم هیمەتە شوێنی خۆی بگرێت، چۆن لەم ئاخیر و ئەخرە لە خۆتی تێک نەدی. چکە ئەگەر دیقەت بدەن و ستەری دەموچاو و چوچاوی خۆتان بکات زۆربەتان 16 ساڵ و 15 و 16تان تێپەڕانەوە. گەشتۆتە قۆناغی 16 ساڵ و 17 ساڵ و 18 ساڵ و هێشتا لەوەچێ تۆزە خەباتی ژێرزەمینی و سەرزەمینی هەبێت کابراوتەی پێشمەرگەی پارتیزان و تەرتیبات بێت و 3 ساڵێک هەر مابیتەوە لە خوێندن. ئەوەش هەر کێشە نیە. ئەوەش هەر کێشە نییە. خەڵک و دۆست و برادەری وامانەیە بە 10 ساڵ بە 12 ساڵ بە 15 ساڵ دوای دابڕان دەستی کردو بە خوێندن. بەس ڕێگە ڕاستەکە و ڕێگە باش و چاک و مەزبوطەکە ئەمەیە کە کردوتەتە بەر بە شان دێنەبەر. کۆمەڵی قسە بۆ جەناب. یەک، من پێم خۆشە لەم سەرەتایەوە لە خۆت بپرسیت تۆ دەوێت ژیانە کۆنەکە بەڕێکە یان ژیانێکی تازە. عولەمایان دەڵێن خەڵک هەرچیەک دەکات بۆ گۆڕینی ژیان، یعنی بۆ نمونە بۆ خەڵک تەجمیل دەکات تۆزە ژیانی بگۆڕێ، بۆ خانووی دەگۆڕێ ژیانی بگۆڕێ، بۆ ژن دەهێنێ و شوو دەکات ژیانی بگۆڕێ، بۆچی بڕوانامە دەتەوێت بەدەست بێنی ژیانی بگۆڕێ، بۆچی نەفەرێک کار و کاسبی دەکات و جاروای دوو شەفر دەوامەکات ژیانی بگۆڕێ. ئەسڵەن هەندێک لە عولەمایان دەڵێن بۆ خۆی نوێژ و تاعەت و عیبادەتیش بۆ ژیان گۆڕین. ماناوێت تۆ بەم واقعی ئێستا زۆر ڕازی نیت. ئەمە پەیامی یەکەمە من بۆ ئەم وڵە جوان و ئەم ئەزیزانم تکایە بە کۆنەکە ڕازی مەبە. کۆنەکە ئەوەیە کە دایک و باوکت هەموو ڕۆژی هەزاری داوە پێت یان نەیداوە پێت جاریوە بەشی لەفەیەک بەشی خواردنی بەشێکی شتێکی نەکردو کاتە تۆ بەتەمای باشتر. کۆنەکە ئەوەیە کە هەندێک گەنج لەم مەجلیسەیە ئەڵێ وڵای دکتۆر لە ژیانمە باوکم داماوە گیفانی پڕی بەخۆیەوە نەبینی. لەم ماوەیە لە مەکتەبێ بوو لە شوێنێکە تەلەبێ گوتی دکتۆر گیان ئێستاشی لەگەڵا بێ 18 ساڵ تەمەنمە لایەزار لە کرێچیە. دەیوتم زۆر باشە بۆ واقعە ڕازی مەبە. هەوڵ بدە بیگۆڕە، هەوڵ بدە بیگۆڕە نیو لایف، هەوڵ بدە باش و چاک و مەزبوطی کە بۆیە بەڕێزێک لەم مەجلیسا دانیشتۆ پۆلی دێ تۆ پارەکە معادەلی 60 بوو بۆ واقعە ڕازی خۆت جواب دەرە من نەقم نییە. بەڕێزێک ئەم ساڵ پۆلی 11 ئەلە مەجلیسایە پارەکە 73 تێناوە بەو واقعی پارەکە ڕازی ئەرە وڵا خوانی بڕێ دێ من جواب دەدەمەوەڵی خوانی بڕێ زۆر باشە 73 پیاوەڕاست بڕاشتێکی باش وەرت ناگرێ بۆ هیچ توبێک وەرت ناگرێ، هیچ هەندەستەیەک وەرت ناگرێ، زۆربەی علومەکان وەرت ناگرێ، زۆربەی تەربیە وەرت ناگرێ، زۆربەی IT، زۆربەی بەشە کۆمپیوتەرەکان، زۆربەی ئینگلیزیەکان، زۆربەی کیمیا و فیزیک، جا زۆربەی چی بڵێم، زۆربەی قانون، زۆربەی مەحەدە توبیەکانیش. من وەڵامەکە لە لای من نییە. قسەکەمان ئەمڕۆ گفتوگۆیە کە تۆ هەوڵ بدە لە دکتۆری براتی وەرگرە و خۆت بە مێشکی خۆتان. باشترین و چاکترین شت من ئەمڕۆ هاتوومە پەیامێک بە تۆ بگەێنم بە هاوکاری ئەو ئیدارە و مامۆستا بەڕێزەکان تۆ هەوڵ بدە محاولە و ترایاڵێکی زۆر باش دەبێت بۆ نیو لایف. نیو لایف ژیانی تۆ گۆڕێ. نیو لایف بۆ معلوماتی جەنابتان یانی شەرت نییە تەنها لە هەولێرە. یعنی من زۆر جار بە نمونەی ناوم تۆ لێرە و ڕێز و خۆشەویستی بێت دکتۆر سەرتێ بێزەت هەرامی برادر بوو لەگەڵ منە بەس ئێستا چێ لە خەستەخانەیەکی زەخمی ئەڵمانیایە. نیو لایف. دکتۆر شوان هەورامی پێکەوە دادی و باڵێن حساب کرد لە زانکۆ پێکەوە بێ لە سەرەتای کولیەوە. ئێستا لە مەعمەلێکی دروستکردنی دەرمانە لە ئەمریکا لێکێ لە وڵاتەکان بۆنە نیو لایف. پەیامەکە پێم وایە گەشتووە.
ئایا تۆ هەر ئەتەوێت تەنها و تەنها ئەو ئۆڵایف و ئەو ژیانەی دایک و باوک و خاڵ و مامت دووبارەکەیتەوە کە بە ڕێز و خۆشەویستیەوە ماڵێ ناوە بێت تا ئێستا محاوەریان کردووە یان تۆ هەوڵداوە نیو لایف بۆ خۆت هەڵبژێری تەمەنا دەکەم وەڵامەکە ئۆکەی. دوو، زۆر جار ئۆڵایف یانی گەڕانەوە بە دواوە وەمە بەداخەوە ئەم حاڵەتەمان زۆر ئەخوێنێت باشە چاکە سوبحان الله لە 10 11 12 لە خۆی تێکرد ئەڕوات زۆر باش هاتووە چاک هاتووە دایکە لە کات تۆ هەموو ساڵە یەکەم و دووەم و سێم بۆ سوبحان الله لە 11 و 12 لە خۆی تێکەدا بۆ چکە 11 تۆ دەرەجەی لەسەرە 12 دەرەجەیەکی زۆر باش و چاک و مەزبوطی لەسەرکەواتە دیسانە گەڕانەوەی بۆ ئەوڵ گەڕانەوەی بۆ ئەوە و نەک گەڕانەوەی بۆ ئەوە زۆر جار گەڕانەوەی بۆ سفر لەم ماوەیە دایکێ گوتی کاکتۆر کچەکەم خەریکە تووشی نەخۆشی دەرونیە بێ پێشم ناخۆش بووتم بۆ دیدە تۆ با بێ قسەیەکی لەگەڵام سەیرەکەم ئوستاز لە پۆلی 12 50 هێنا زانکۆی پڕ کردوێتەوە حەزی لە مەحەد نیە هیچ زانکۆی وەری نەکردووە مانەوە گەڕانە بۆ سفرە بۆ بە جددی لەو دەقام زۆرم خەفەت خوارد یانی تۆ دوای 12 ساڵ خەبار دوای 18 ساڵ تەمەن دوای ئەوەی کە بەحسابی خۆشی لە پۆلی 12 دو ساڵە بۆ 4 ساڵی کەرەنتینەکە حساب دەوامی نەکردو بەس مڕەزم دیسانە بگەڕێتەوە بۆ خاڵی سفر دیسانە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو سفری کە پوریشت ئەڵێ پوریشت هەر چییە پوریشت هەر لێ وڵات خوێندنم تەواو نەکردو چکە مەجارم نەبوو کاتە تۆش هەر تەواوت نەکرد ڕاستە تەواوکردنی تا 12 خراپ نی بۆیە تەمەنا دەکەم پەیامی دووەم لە دکتۆری برادوەری گری نەگەڕێتەوە بۆ خاڵی سفر بەڕاستی تۆ تازە بە تازە لە پۆلی 10 و 11 و 12 دەستبردن بۆ مۆبایل گەڕانەوەی بۆ خاڵی سفر بەجددی لە پۆلی 10 و 11 و 12 دەستبردن بۆ قلیبلی و چاوبشقەڵێ و نام و نامەکاری و یان بۆ یەکین یان بۆ گڵین و بێت تۆ ناژیم و ئەگەر تۆ نەبی من جەڵدە لێمەدا و ئەم قسە حەلەق و بەنەقاش بەڕاستی گەڕانەوەی بۆ خاڵی سفر من نازانم چۆن حاڵەتی وان زۆرە گەنجەکەم دوانەوە تەلەبەی زانکۆی خۆمە کاکتۆ من مستەوام ئەوائید بوو دکتۆر من مستەوام تووبەکان ئەی بۆ لێری کاکە بۆ لێری بۆ لەم کۆلێژەی وەڵا دکتۆر چی بکەم زۆر جار گێڕامەتەوە وەڵا چی بکەم قژڕشکنێک ناسی لە پۆلی 12 ماڵی وێران کردم یان لە پۆلی 11 بۆی تەمەنا دەکەم گەڕانە بۆ خاڵی سفر نەبێت وە پێم وایە زۆر لەوە گەورەترن دانیشینە من نەسیحەتی مناڵانەتان پێ نەسیحەتێکی گەورە بۆ ژیانتان دەکەین کە دەبێت زۆر ئاگادار دەتەوێت چی بگۆڕێت ئەمە گرنگی پەیامی سێ ئەمڕۆ من هاتووم زۆر شت دەتوانم بگۆڕم ئەوەندەی کە بتوانم هاوکارت بمت و خاڵێک بەڵام زۆر گرنگە تۆ خۆت هەوڵ بدەیت لە خۆت بڕیار بدەیت چی دەگۆڕێت پێش نیوەی ساڵ خەوت زۆر بوو ئەتێ بیگۆڕی پێش نیوەی ساڵ زۆر بەدەگمەن هیچ ڕۆژێ 5 و 6 بەخەبەر نەبوویت ئەتێ بیگۆڕی پێش نیوەی ساڵ تا 12 زیتی چاوت هاتووە و زۆر جار لە سەعات 11 و مۆبایل بەدەستەوە بوو ئەتێ بیگۆڕی پێش نیوەی ساڵ هەموو ڕۆژێک سەعات 4 3 و نیم 4 لەگەڵ هەنێ برادەرە چوتە دەرەوە عەلە ئەساس کارتیایەکە تۆزە جەوە گۆڕی 5 و نیم 6 هاتیتەوە بۆ ماڵ ئەتێ بیگۆڕی نەخێر بەعکسەوە پێش نیوەی ساڵ زۆر بەدەگمەن هاتوویتە ناو پۆلەوە پێش مامۆستا بابەتەکە بخوێنیتەوە کە مامۆستاکان خۆیان چاک دەزانن ئێمە مامۆستای من مەکتەبێک مێری سلێمانی لە ئوستوب و لە چووچاوی تۆ ئەزانم تۆ تا ڕادەیەک بای چەندی بۆ چۆی تۆ هیچ پرسیارێک دەکەم دەسەڵ ناڕێ هیچ شتێک نییە وەڵامت پێ نییە بە هیچ شێوەیەک مشارەکە ناکەیت کەواتە تۆ خۆت حازی نەکردو بۆ ئەمڕۆ بۆ کیمیا و فیزیا و ئەحیا و بیرکاری و کوردی و عەربی دەتەوێت ئەمە بگۆڕیت وەڵامەکە لای خۆتە من ئەمە وەڵام نازانم وەڵا برادەرە چی بەخوا دکتۆر چۆنم هێناوە من بە تۆپ و تیارە ناگۆڕم دکتۆر بەختیار ناخوانە لای من ئێوە هیچ ئەوە بەڕاستی مانای وایە من ناڵم بارز ئیسفادە بە تۆ ناگەێنی بەس پیا و ڕاست بڕۆ عاجز نەبن دێم ئەم قسەیە دەڵێن نەک بارز و دی دەرس و فڵان سەد کەسی تریش کە قسەت بۆ بکات تۆ خۆت بۆ ڕاکات چکۆ یاسای قورئانە من هەمیشە وتوومە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا بخوایەتی خۆی ئەوە ئێلانی کردووە یاسایەکی ئاسمانیە قەومەکان ناگۆڕێ مرۆڤەکان ناگۆڕێ تا خۆیان نەگۆڕێ مەکتەبەکەی من وا مەکتەبە دەستی خۆش بێ 5 دەرەجە معادەلی بە تۆ بەرزکردەوە بەس بەخوا قەسەم دەتوانم قورئان بخۆم مستەحیلە ئەم بتوانێت پەنجای تۆ بکا بە 90 پەنجای ئەم ڕەنگە تۆ بیکا بە 60 هەفتای خۆت ڕەنگە بکا بە 80 یان 85 نە دەرەجە 15 دەرەجە مەجای تیا من 20 ساڵە لە بواری خوێندنە 20 دانە ساڵ تەجروبەم هەیە بە جەدوەل بە شێوار بە هەوڵدان بە نزیکەی تقریبا ئەتوانین 10 دەرەجە بۆ 15 دەرەجە معادەلی تۆ بەرزکردن بەس تۆ خۆت مستەوات گێڕت لە 60 بێ و سلفت لێدا بێ بۆ 55 و 60 نیەتمە 55 60 ێنم الله ئەکبەر ئێوە و ئەو پەڕی ئەمان توانێن گیانێن بە هەفتە کەواتە هەمیشە ئەوە لە خۆت بپرسە دەتەوێت چی بگۆڕین وە زۆر شت هەیە ئێمە لە خۆمانە بیگۆڕین واز دەخوێندن بێنە هەر لە شتی تریشار زۆر یانی جاری وایە ئوستوبت جوان نییە پرسیارەکان جوان نیە لەگەڵ مامۆستا لە ناو پۆلە ئەل مەجلیس برادرێک لە مەجلیستا هیوایەتێکی بچێتە دوا وەرە مام وەرە دواوە جەوە
بۆچی چۆ کاکە بۆ چایخانەمان داناوە وەرە پێشەوە نەکبە بەخوا قەسەم ئەوە سوێنشم خوا سوێنەکەم ناکەوێت تەلەبە هەیە بەس دە ڕێزی پێشەوە کە دانیشیت و مەجاری کای بیتە پێشەوە لە ڕێزی دووە ڕەنگە 5-6 دەرەجە معادلت بووە چۆ تۆ بەلایانی کەمەوە هەموو وانەیەک 10 دقیقە مەشغولی قسەکردنی لەگەڵەوەی تەریشتە یعنی من باید لەم مەجلیسە باسەکەم یعنی تەسەوەر کە من کەوەتی 10 دقیقە 5 دقیقە دەستی پێ کردووە یەک دوو برات ڕەنگە خۆی بزانێت چییە 3 جار ئاوای کردووە لەگەڵەوەی تەریشتی قسات نازانم قسەکەی منی بۆ تەرجوماکە نازانم کوردی نازانێت من کوردیەکەم گەرمیانیەوەی کا بە هەولێری نازانم مانەوێت تۆ هەر 3 جار هەر جاری 2 دقیقە 3 دقیقە تۆ تەرکیزی بدی کاتە کردی بە 5 دقیقە 6 دقیقە خۆی من خۆی هەموو نابێتە 10 دقیقە قسە بکەم کاتە تکارێ دەکەم بیگۆ تکارێ دەکەم چێنجی کەم بۆیە بەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە ئایا ئەتەوێت گۆڕانکاریەک دروستکە یان نا بەداخەوە بۆ معلوماتی جەنابتان نەبوونی گۆڕانکاری هەڵەی گەورەی ژیانە هەڵەی گەورەی ژیانە بەڕێزە یعنی ئەو بەڕێزەی کە مۆزوعەکەی لە هوانە ڕوویدا بچە بەڕێزەمان کە ڕێزمان بۆ هێ و بەداخەوە من تا سەری ئسقان لەگەڵ نە لەگەڵ ئەما بوو نە لەگەڵ ئەو خەڵکیان بەزانی لە مقابلەکەی ئەڵێ چی کە ئەو بەڕێزەی ئاسایش دەکەی ئەڵێ چی ئەڵێ ئەو کچە بەڕێزەمان وتوێتی هەڵە بووم چوومە ئەو شوێنە و لەمە دوا بڕیارم داوە ناچمە ئەو شوێنە و لەمە دوا دەچمەوە بۆ لای دایک و باوکم ها ئەمە دەبوو زووی کردایە ئەموو دەبوو زوو بڕیاری بدایە بچواتەوە شوێنە دەبوو زوو بڕیاری بدایە دوای تیکتۆک و لایکی کۆمنتی تیکتۆک نەکەوتایە دەبوو زوو بڕیاری بدایە لە ماڵی باکرەی نەژیایە لە ماڵی دایک و باوکە بەڕێزەکەی بژایە دەبوو زوو بڕیاری بدایە شوهرە دەکرێت لە ڕێی شەهادەوە بێ شوهرە دەکرێت لە ڕێی دەوڵەمەندەوە بێ شوهرە دەکرێت لە ڕێی VIP بوونتەوە بێ بە بۆنێکی شوکارە بەڵام شوهرەش دەکرێت لە ڕێی خەسارکردن و خەڵک خەسارکردن کێ زەرەری کرد خۆی زەرەری کرد ئایلە زەرەری کرد هەمومان زەرەرمان کرد و کۆمەلگاش زەرەری کرد و هەفتەیەکیش دەڕۆژ بۆ خەڵکی پێوە مەشغوڵ بوو بە جمێندان بەملا بەولا کە هەردوو لایەک خراپ کاتێمە هەڵەیەکی گەورەمان کرد بۆیە دەبوو گۆڕانکاری زوو بدە بۆیە من ئەڵێم نەچۆ بچێت برادرێک لە دوا داوەڕێ دکتۆر جان 3-0 نەچۆ بچێت هێشتا باشە تقریبا نتوانین بڵێن نیوەی ڕۆژتووە نیوەی ماوە ئێستا بیگۆڕینەوە باشترە لە بەهارە ئێستا بڕیار بدەینەوە باشترە کار هەفتەی 2 هەفتەی ماوە بۆ سەری ساڵ ئەڵێ وەڵی زۆر زەرورم بۆ نمونە ئیکمالم چکە ئیکمالم بەڕاستی هاوێنی پۆلی 12 ئەفۆتێ کەواتە تۆ گرنگە لە ئێستا گۆڕانکاری دروستکەی بۆی 15 تۆ ئەم ساڵ بوسوەگەر کردبێت 100% اینجا مشوری هاوێن بخۆی مشوری پەیمانگا بخۆی مشوری دەرزی خاڵ بخۆی مشوری نازە هەر خۆ هیچ دەبێت وەکۆڵە مشوری ئەوە بخۆی نەک لە گۆڕی ئەوە بێدایەت پاش ژوورەکەی سەرم بەردێکی بۆ دانە 2-3 دەرزمەیە بەشکم امتحانەکەی تیاکە بکە جاری وایە ئەگەر بۆ نمونە دەرزێ دوات بێریتەوە ڕەنگە هەموو هاوێنەکە بێتاقەت و ناڕەحەتت بکە بۆیە گۆڕانکاری تاخیربوون شتێکی هەڵەیە بۆ هەموو ژیاندا خوا کچەکان کوڕەکان واز لە خوێندن بێت ئەمەیان بۆ خوێندن باتن بۆ هەموو ژیاندا کە سفەتێکی خراپت تایە بەڕێزێک لەم مەجلیسایە جگەرا تۆ ئیستا جارجار بۆ جەوەی هەفتەی جارێ 2 جار ومن وەکو دکتۆرێک پێتەڵەم مدمین نیت و تۆ ئاڵوودە نەبوویتە و کە پرسیارە دیە کە وڵات دکتۆر بوو بێتاقەتی جارجار خۆکاتە زۆر ئەتیادیە توانی گۆڕانکاری لە خۆتان بیست بەس من برایانە پێت بڵێم تۆ لەسەر ئەم نەمەتەت بەردەوام بیت ئەگەنیتە دوو پاکەر لەو جادەی ئەتریبای هەولێرە ئەچی بۆ لای دکتۆرەڵێ دکتۆر جانڕێ بە قوربانی ئەو چاوەدم هەر چۆنێ بێ ئەم دەن و بۆم لە کۆڵکەرەوە ڕووی نازانم ئەوەش ڕۆژ بێکە وەختی خۆی فێری کردم ومە دەیان جار لە عیادەی خۆمەم حاڵەتە ڕوویدا ئەم برادەرە ئەکران لە ڤایبەکەەوە وازی بێنایە گۆڕانکاری دروستکرا ئەکران لە قومقومەکەی جارجارێک لە کافتریایەک لە نێرگەلەکەەوە دەستی پێنەکردایە گۆڕانکاری کردایە ئەکرێت لە سەرەتاوە کە جارجار جگەرێت وەرە جگەرە بەریتە ئاوەسۆ بەدزیبی خۆی برارۆ لەوچەوە بۆ ئەوە نەکبەتی نازان لەوە نەکبەتیتر چییە جگەرەیەک بەدزە بچیتە ئاودەستەکەی ماڵی خۆتانە تا کەس دەبێت دوایش 2-3 جار دەرگاکە ڕاوشێنی برادەرێ باسێکردی دەرگاکەم ڕاوەشان بۆی تۆزی هەواکەی بڵاو بێتەوە نەوە دوای باوکو بچێ بوو ئەوێ هەتاوی جاروا بۆ وتێت ئەرە بۆنی شتێکم باوەت گەنووی دنیاە هەمومان میزەک پیسیەکەی لەو حەمامە لەو ئاودەستەیە بۆنی دێ بۆنی جگەرەی باوەڕا بەخوا بۆنێککردنەوە هەیە ینی بۆنەکەی لە بۆنی پیسی ناچێت ئەوی باوکو خەبیرەدا دۆزینەوەی بۆنەکانە بەڕێگاکە هەستی پێ دەکات کە گرنگ بوو بە جگەکان ئێوتم شەڵما ئەو وەختەی کە دایکت ئاوای کردوتی ڕۆڵە شتێکت لێ دەبیستم بدوتە بەڵێ وایە و لە دەستی تۆ بەیانی من وازێن نەگەشتایەتە ئەوەی کە 2 پاکە 3 پاکە ئاوانێ ڕەنگە دوای لەم ڤیدیۆ بیرت ئاوان پاکەتەکەی کێشا بەسەر مێزەکەماوەتی دکتۆر گیان ماڵی وێران کردم خەوی ناخۆش کردو مەعدەی وێران کردومە 23 ساڵ تەمەنمە 2 جار نازۆرم کردووە
23 ساڵ تەمەنمە دوو جار نازۆرم کردووە لەبەر دکتۆرەکە بەردەوام دکتۆر محەممەد شێخانی پێم بڵێ واز دەجگەرە نێنی قورحەی مەعیدەکە چاک نابێت واز دەجگەرەکە نێنی سوتانەوەی سوورێنچوک و مەعیدە و دواز دەکرێت دوازدان دوای چی کات دوای چی ئەزیزەکە بۆیە قسەکانمان بۆ هەموو ژیانتان تکایە گۆڕانکاری تا زوو بدات هێشتا درەنگە هەوڵ بدەیت ئەمڕۆ بێت لە بەیانی باشترە لە دوو بەیانی باشترەوە دڵنیام زۆر سادەی لێدەبی باش بڕۆی زیاتر بۆ بابەتەکانی خۆمان ئەزیزانی خۆم پرسیارێ لە خۆت بکە تۆ هەڵبژاردەکانت چییە؟ و هەڵبژاردە حکومەتی هەرێم دیاری ناکات هەڵبژاردە وەزارەت دیاری ناکات دایک و باوکش دیاری ناکات هەڵبژاردەکان خۆت دیارێک چۆیس بەدەستی خۆتەوە ئەمە یەکێک لە خۆشیەکانی مرۆڤ ئەم قسەی لە دکتۆر برایەتان وت یەکێک لە خۆشیەکانی مرۆڤ من ئەم بەیانی شەڕەکەی لە سەعات 6 ئەوەنەوە پێش حەوتەوە کەوتومەتە ڕێ بۆی بێم بۆ هەولێر چۆیسی منە بەڵام ڕەنگە برادێکی من ئێستا لە باخەکەی خۆی بێشتا خەبەری نەبوێتەوە بەڵام ڕەنگە ئەم بەیانی زۆژێکی تر بۆ بەنێکی شوێنێکی تری خراپەوە ڕۆشت بێت و ڕەنگە ئەم بەیانێژێکی تر ڕۆشت بێت بە ناوی قۆڵبڕینێکە و بە ناوی هەرچیەکەوە کەواتە هەڵبژاردەکان پەیوەندی بە خۆتەوە هەیە بۆ یەکاتان لێ دەکەم هەڵبژاردەکان کچە جوانەکەم کوڕە ئازیزەکەم هەوڵ بدە هەڵبژاردەیەکی تەندروست هەبێت لە ژیان دوو برادر هەیە لەناو پۆلەکەتە یەکیان هەڵبژاردەوە چی تۆ زۆر خۆشە پیر نابی بینە ئەحوالی دۆزیوەتەوە یەکێکی تریشیان کە تۆ وەکو هەڵبژاردە دەتوانانی بکەی بە هاوڕێت هەمیشا لە چی دەبەسە قسە دەباش تێ بخوێنی خوا مەرزەمەکە تفتە خوێ ترشە خوێ ئەو یاسایە چییە ئەو پێناسەیە چییە وەرە مەچوو بۆ کافتیا چییە خۆ پرسیمان نیە وەرە بچین و بینە و بابەتە مڕاجعکەینەوە پرسیارێک لێکەم بزانە ئیزانی بەدەستی خۆت زۆر برادری وەکو دووەممان هەبوو بە خراپمان زانی بەڵام دوایی کە بووین بە توب و جوین بە دکتۆری هەستمان کردەوانە دۆسۆسترین برادر هەڵبژاردەکان بەدەستی خۆت تۆ دەتوانی لە ماڵەوە کچە جوانەکەم کوڕ ئازیزەکە ئەچی تۆ بۆ ماڵەوە ئەتوانی بچی بۆ مطبەخەکە و یان ژووری میوانەکە و لەوێ بخوێنی بەس ئایا تەلەڤیزۆن و ڕادیۆ و سەتەلایت و ئەنتەرنێت دەهێڵێ بەردەوام ئەڵتاڵتە و ئەفسون و مەریەم و گرێچوێرە و بفۆڵە چوێرە و نازان چی بەس مڕۆزمانە و خاکی لێڵ و خاکی لێڵ و فڵانەوانی کە ئێستاکی خەڵک سەیرەکە ئایا ئەوە جێوی خوێندنە یان بەعکسەوە ژوورەکەی سەرەوە دایکێک لە ماوەی تەلەفۆنی بۆ کردەوەی دکتۆر نازان خۆتە پەر بەدەستێ ئەوی باوکی سپریتی بۆ دانا سوێن و قورئانە لەسەرن نییە دکتۆر سەلاجێکی بچووکشی بۆ کڕیوە مێز و کورسی بۆ داناوە لە ڤیدیۆیەکی تۆ گوێم لێ بۆتێکی لەسەر مێز و کورسی زۆر باش و چاک و مەزبوطە ژوورەکە کانتۆر و نازام چی شتیا دەنەوە جگەر لە مێستەوالێتێک ساکە شتێکی ئاوەدامناوە ئاوێنێک و تەرتیباتە ڕجاجارێک بۆ نەشانێک خۆی شاناکەینەکە هیچی ترم تیادا ناوە ئەڵێ دوژمنیە و ژوورێ ئەڵێ چێتەوە ژوورە خەریکە تەمەتەقەیە دێتەوە دیز خۆت خۆ مطبەخەکەی من بۆ لای فاسۆلیا فڕێنچەکە اتفاوەرە لەو ژوورە سێڤەریوە تۆ لێ پێزاردی بۆیە زۆر گرنگ و مهمە ئایا خۆت چی جۆرە هەڵبژاردەیەکت بۆ خۆت دیاری کردووە چی جۆرە هەڵبژاردەیەکت بۆ خۆت دیاری کردووە هەڵبژاردەکان تەبەن سنووری دیاری کراوە بە جۆرەی دەرەجەکەی تۆ سنوورەکانت دیاری کرێنی تقریبا تا هەفتا بێنە زۆربەی مەحەدەکان وەرتەگرێ هەفتا بۆ هەشتا هەندێک کۆلێژ وەرتەگرێ بەس ڕەنگە زۆر بەرز نەبێت هەشتا بۆ نەوەت شمولی هەنێ هەندەسە و قانونیش دەکات ئاگادار بە سەر و نەوەت شمولی زۆرێک لە بەشە طوبیەکانەکە خۆت زای بەشە طوبیەکانی ئێستا زۆر زیاد لە 25 دانێ برادێکە لە کارتۆ وڵام من زۆر حەزم لە طوبی بۆری نەگرتم خۆ بەشی طوبی عام نییە بەقوبە تۆ لە پەرستاریی مەحەدەوە بیگرێت کە جاروای هەشتا ئەوەوەری دەگرێت هەتا وەکو طوبی عام کە کاتە نەوەتون و کە ئێستا بەس جۆری مختبەر 5-6 نوع هەیە بەس جۆری پەرستاری 5-6 نوع هەیە پەرستاری ددان هەیە پەرستاری مناڵان هەیە پەرستاری مناڵبوون هەیە پەرستاری گشتی هەیە کۆمەڵە پەرستاری ئێستاکێ پەیدا وەردەوانە اینجا بڕۆ بۆ مختبەرەکان اینجا بڕۆ بۆ بەشەکانی تر کاتەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە تەمەنا دەکەم هەڵبژاردەیەکی زۆر باش و چاک و مەزبووتتر باش ئایا ڕێگا خۆشەکە هەڵدەبژێری یان ڕێگا قورسەکە لەم دکتۆرت وەرت ژیان کەوتۆتە سەر جوودی خۆت فەرمودەیەک هەیە با من پێتان بڵێم لێرە پیامبەر درودی خوای لەسەر فەرمودەیە زۆر قسەی لەسەر یعنی با تەفسیرێکم خوێندەوە ئەڵێ فەرمودەی هەیە دراسە کرد ئەڵێ چی الدنیا سجن المؤمن وجنة الكافر بۆ فەرمودەیە بۆ پێغەمبەر واڵێ تۆ ناکرێ فول خۆش بشی و هایلای بشی بە تەواوی دنیا و قیامەت چێتەوێ نابێت بە جۆرە و فەرمودەیە نابێت ئایا ئیسلام ڕێگە نادا تۆ دەوڵەمەندی با بەس بەڕاستی بێ هەمیشە لە هۆڵی ئەوە بێ کەی کاتی زەکاتەکەتە هەمیشە هۆڵی ئەوە بی بە چی جۆرە پارێکی خێر پەیدا دەکەی پارێکی حەڵال پەیدا دەکەی هەمیشە هۆڵی ئەوەت بێ چێ لە خۆت ڕازی کردووە و چێ لێت ناڕازی هەمیشە هۆڵی ئەوەت بێ کە بۆ نمونە ئەو
تۆ بەسەری خەڵکێکی لە کوردستانی دەوڵەمەند بوو بەڵام بە شتێک بە هەر چوار مەزەبەکە کوردستانی تێکدا شتێکت هێناوێت ئەفرۆشێ لەو بازار خۆشی 100% ئەزانێ بڕۆ لە لیژنەی فتوا بپرسە لە هەر مامۆستای چاری شتێک بزانە لە کاکە ئەم بابەتە ڕاستی کۆمەلگا تێکەدا کەواتە ئەم دەوڵەمەندبوونە چۆن جیاوازی نییە لە دەوڵەمەندبوونێکی ترکە پەیوەندی بە پیشەیەک بە کارێک کە جەنابێکی کەواتە خاڵە لە خاڵەکانی تر کە زۆر گرنگ و مویمە هەوڵ بدە بزانە وەیەکە بۆ خۆ دیاریکە ئیزی وەی یان هارد وەی ئیزی وەی ئەوەیە چی بەخوا من دنیاش کاوە لە ڕۆژی 3-4 ساعت زیاتر سەری ناکەم جەری خۆم تێک نادەم جاش پرتەبوونی بۆ چییە تۆرە جەمیە ناباشە نەشیوێ ناباش بەقیر و قەوای جەهانە برانۆ لەو جەوە خۆشیشە بەشەر ئەوەنە پێم نەدێ بەشەر ئەوەنە پێم نەدێ بەس بەڕاستی ئایا ئەمە بەرهەمی دەبێت نەخێ ئایا هەمیشە دەگەیتە مەنزڵ نەخێ ئایا ئەمە من مردوو ئێوە زین و فرمێسک لە چاوێ نابینی کاتی فۆرمکردنەوە ڕەنگە ئێستەش نەبێت تۆز دەبێم نەبێت ئایا لە داهاتووە حەسەت هەڵ ناکێشێت ئایا لە داهاتووە خەفەت ناخوا ئایا کە ڕۆژێک ڕێی دەکەوێتە خەستەخانەیەکی حکومیان ئەهلی کە دەبینێت تۆی برادەری کۆنی وەختی خۆی لە بارز دەگەڵ تابوو گاڵتەی بە عەقلی تۆ هات ئەوەنە جددی بوو ئەمیش بە فشقیار گرتبووی ئەمیش بۆ نمونەت وەستاوە لە سەرێنەوەچە سەعاتە 2 ساعت بەری نەکەوێت کاتێک کە هاتە سەر مێزەکە سەری کرد کۆنە برادەکەی خۆیەتی ئایا هەموو فیلمەکانی مەکتەبی بارز دەمێشکیان لێک ناداتەوە ئایا هەموو فایلەکان کە تازۆر لێ پەشیمان نابێت ئایا بیری لێ ناکاتەوە هەموو چوونە دەرەوانە بەڕاستی زەرەر بوو ئایا بیر ناکاتەوە هەموو ئەو چاتین و هەموو ئەو گروپ چات و هەموو ئەو فەیسبوک و هەموو ئەو پەیوەندی و نام و نامەکاری بەزم و ڕزما بەڕاستی هەمووی زەربەی لێدا دڵنیایە وایە من نازانم هیچێک مەگەر زۆر زۆر بێمنەت پێ لە ژیان بۆیە هەمیشە بەڕاستی دین وای فێرکردوینە هاردوێ هەڵبژێر من ناڵم ڕێگا ئاسانەکە هاردوێ هەڵبژێر بڕواتان بێت لە زەواجی شاوای بڕۆ لە زەواجی شاوای یعنی من چەندین ئافرەتە بینووە ڕێکات تۆ جان بۆیە ئەم پیاوە قەدرم نازانێ هەر هات وەرە ڕۆژەیەک سەری دایک باوکم ڕازی بوو بۆیە 6 مانگ ئەم سەرۆسەری پێ بکردە بۆیە کچم یەکسەری ئۆکەی نەکەی بۆیە کچم یەکسەری جوابی سڵاوەکەی نەدەیتەوە بە دڵنیاییەوە ئیدا بە چاوتە بە دڵنیاییەوە پیاوەیرم شارەیە دایەکی بە چاوت ئافرەتەکە توێتی بە دووسێ نامەکاری ڕازی بووی هەبێ بە چەندی تر ڕازی بوو بێتی ئەشەتی خۆی لەوە چێت ئەخلاق و لە ڕۆژتەوە بڕیارشی دایە بەڵام فایدەیەکی بوو بە هۆکارێکە تۆ ئیزی وەی هەڵبژە بۆیە ئیزی وەی من حەزم لێ نییە لە سلێمانی لە سجن لەوێ چاکسازی کۆمەڵاتی هەیە ڕۆژێک چوون سیمینارێکم کرد بۆ گەنجەکان دووربێ شەڵەقەت ئێوە بەندیخانە نەبین ڕوک و بەند نەفەرێکیان بۆیە نام گیراوەلێکی لە شارەکانی کوردستان بە تلیاکەوە یانی پرسیارم لە ڕۆڵە بوار هەموو وەڵامەکەی زانی چییە ڕای دکتۆر جان موبایل شتم نەبوو برادێکم وتی مامە بە 2 مانگ 3 مانگ ئایفۆن بەدەستەوە ببینی وتم وەڵا ئارە وەڵا شتێک دەبێ هەنێکە بۆ ساغ کەرەوە 3 مانگ 4 مانگ ناکە ئایفۆنێک دەدەن ئایفۆنێکی نازانم نوێیە چەند ئەها ئیزی وەی هەڵبژار بەڵام ئەوەندی کە من بزانوتیان تۆ ساڵێک و 3 مانگ حکم دراوە نازانین درێژت لێ بێتەوە یان نە و بە ئاسانی نابێتەوە بە شەرەکەی جانە قورسە وایانە لەناو خزم لەناو کەس و کار لەناو برادەر لەناو هاوڕێ هەر هیچ نەبێت جارێکی تر دایک و باوکی متمانەی تێ ناکە بڕوات ینی تەمەن کوڕێک زیاد زۆر بە ئەخلاق و بە ڕۆژ بەس بەداخەوە لە خشتە براوە ئەوێ دیکتۆر هەمووی بەلایە سجنم بەلایە دڵی دایک و باوکم بەڕای تۆ چی بکەم خێر دەگا ڕەقەمەکەتە دەبشکم لە دەفەتێکا قسەیان لەگەڵا بکەی بڵێ مراهقی و کۆڵێ گەندەڵێکی مراهقی و مێردنداڵی بوو توانی ببووین چکە دایکۆن لێت نابووین سوبحانە شکان منت هێنا بۆ سجن من لە ژیانما باوکت نەی هێشبێت چ بۆ مەحکەمەش جا دیارە عایلێکی عەشایرە کۆماسا ئەوی باوکت شایەتی بووە محامێکی کردوتێتی نابێت ژن بۆچی دێ بۆ محکەمە منی نەبدۆ بۆ محکەمە بۆی شایەتی دەوتێتی ناقەی ناکە وەکارەتێکت بۆ کەمە تۆمەیە بەڵام هێنامت بۆ واجها هێنامت بۆ ئەوەی کە بێت بە بوات کە ڕۆڵ بۆی تەمەنا دەکەم ئەزیزەکەم ئیزی وەی هەڵمەبژێت بە قسەی دکتۆری براتکە من لە دڵسۆزیت قساکەم هاردوەی دەکرێت داهاتووی تۆ بگۆڕ هاردوەی چییە زوو لە خەبەرسانە بەڵێ قورسە درێن کۆتێک لە خەوتنە بەڵام بۆ خوێندن بەڵێ قورسە لەناو پۆلا تەرکیز لەسەر مامۆستا بەڵێ قورسە ماوەیەکی تر سەفرە دەست پێ دەکات لە مانگی 2-3 سەفرەی ئامۆژا کورسە سەفرەی ماڵەوە سەفرەی مەکتەب سەفرەی گەڕەک سەفرەی هەندێک برادەری نازان مزگەوت سەفرەی فڵان ئەو پەڕیدانەی چەند هەڵبژێنی قورسە لەو دیواری بەرشەلۆنە و ڕیال مەدرید بێت تۆ سەیری نەکەی قورسە بردەن لە دەرگا بڵێ مامە بۆ نەچین بۆ بازار بۆ شێخەڵا نۆڕێی قورسە لەو دوو ماڵی پورت پێکەنن نییە تۆش نازانی بەچی پێکەن تۆش لەمدی و خەریکی تفتەخوێ و تشەخوێ قورسە بەڵێ من نەزانم قورسە هەموومانم فیلمەمان بینیوە بەڵام دەبێ هاردوێ هەڵبژێنی بە قسەم کە ڕێگا قورسەکەیە تۆ وازانی من ئێستا چ دارێ لە پێشناوە بە ئاسانی پەیدامان کردووە مامۆستام لە زانکۆ بە ئاسانی پەیدامان کردووە
والله من دوێنێ لە سمینارێکا بۆ خۆشی گێڕابوو وڵای نەبێ بە مبالغە من زانکۆم تاوکردن جا زانیم قۆزی منی قۆزی ڕوبع قۆزی شێ چکە فەقیر بووی بەڕاست خوا شاهیدە نەمانزان چکە نەمخوارد بوو کاکە خۆم هیچ عیبی پیا نییە نەمخوارد بوو کاکە ڕەنگە عایلێکی زۆر فەقیریش نەبێتی بەس وا نەبوو کە بەس ڕەزم بێ هەر ڕۆژەی شەقی شەپان بەس هەروە ئەگەر فاسوودا برنجێکی سادەی بەسیط هەبووە بتخواردا یان فەلافلێکە یان نازانم چی هەر ئەوە بوو تەواو پام جەنابەت تۆی ساکی سێرەکەی لە زۆر ناز و نێعمەتێکی زۆر باشە لەگەڵ ئەوە شایشتا کە تۆزێکی تر جوهر ناکەی لەگەڵ ئەوە شایشتا کە تۆزی ناکەی هەی تۆ تەسەوور بکە تو خوا من گوێ دەکەم ئێوە وانە لە مەکتەبی بارزی بچێ مامۆستای خاص بکرێت تۆ عیب نییە لە مەکتەبی بارز تۆ بچی بۆ پەیمانگە ئەی کاکە بۆ هاتووی بۆیە خۆ من لە سلێمانیش وایە من لە مەکتەبی لیدەرسم کابرا 3 ملیۆن دینارەدا بۆ چکتە شەشوە کاکۆ بێجگە لە کوردی هەر شەشی بگرتووە کرەوە وەرە باسەری پانکە خۆ دڵم تەقیر يعني چی تۆ لێرە بۆ تا سعات دوو مەشغوڵی دوای لە سعات 3 شەوە دیسانەوە ئەڕۆی تا سعات 6 خەریکی دەرزی خاص هەم بە تایبەتی بۆ پۆلی 12 ڕەنگە بۆ 11 تۆزە کەم بێت وەرە ئەزیز دەکەن ئەوەش بە چییە بێت هار بڵێ ئەزای بە چییە بێت بە خێر ناجارن یەکەم ڕۆژەوەی چی نیەتوە لەم مامۆستایە تێناگەم الله ئەکبەر تەواو مامۆستا ڕحکە بەبەرە تێناگەم وأوش نصي حديثي لسنة أنا عند ظن عبدي بي تمام خطونات واني ردي فرمود بديتها بلى بالنصي فرمود كا بجوري جمانة كان تو خد لو سرتاو جمانة في خلال ما مساكابي إن جا لما مساتي ناقة إن جا فريانا كي قويا تمنادك إن شاء الله زور باش إن جا ها خليك بابتك أجيب جات منا بشتانش متنا بابتك أيش بابتي كتير كزور جرين مهمة خللت شوية أما جرينك where is the wrong حللت شوية حللنا موبایلەکەی دەستایە هەڵە لە زۆر خەوتنەکاتایە هەڵە لە بیرکردنەوەکەتایە هەڵە لە چواردەوتە بۆنە چواردەورێکت هەیە مۆتیڤێشنت ناکە یاخود بەعکسەوە هەڵە لەوەیە ئامانجێکی گەورەت نییە یاخود بە نەوعێکی تر کچە جوانەکەم کوڕە جوانەکەم خەلەلەکە لەوایە کۆمەڵێ کەسی نزیکت هەیە هەندێک قسەی عەجیب و غەریبت بۆ دەکەن سار دەبیتەوە من نازانم خۆت ئێزانیت چکە بە دڵنیاییەوە هەمومان ئەزانین ئەگەر چوینە جەهەنەمە بۆ چینە جەهەنەم زۆری نەما وەی لە قیامەتەوە چی من نەمکردووە دەست دێتە جواب دەمت دێتە جواب قاچت دێتە جواب خەلەلی خۆمان ئەزانین ئەزانین چۆنە ئەزانین چۆنە ئەزانین بەرەو چۆ دەچی بۆیە ئەتەوێ بڵێ چی دکتۆر بەختیار دوای ئەم سمینارە ڕۆ بۆ ماڵەوە وەرەقەیە بێنە هەوڵ بدە کەس لە ژوورەوە نەبێت مۆبایل ئەتەرنێتی لەبەردەستانە بێت پیاو بۆ مەرگ بە قسەم کە قسەی ژیانت دەگۆڕێت خەلەلی خۆت بنووس بەس ڕازگۆ بە لەگەڵ خۆت و دوای بڕیاریش بدە بە کەوانەیە کا بنووسە خەلەلە بەرەو چۆتە بە ئەگەر ڕازگۆ بیت بەڕاستی دەڕێی بەرەو بێ بڕوانەمەیم دەبا بەرەو بێ شادەیم دەبا بەرەو بێ کاری دەبا چکە ئێستا کێ بەڕێزان کچە جوانەکانم کوڕە جوانەکانم لەم هەولێرەی جەنابتانە ئیشێک نییە داوای سیڤی نەکە نییە بڕوات بێست هەرسی کۆمپانیایەکی وەرە بڕ بێنە سیڤی ئەڵێن بۆ چیتە سیڤی کاکە ئەڵە دکتۆر جا وەڵای هەوڵ دەین کەسێک بێت هەوڵ محاورە بکەین بەشێکی تەواو کە بێ باشە تخوا دکتۆر دانێکم بۆ دۆزەرەوە بۆ پرزگە ئەڵەم هەوڵ بدە ئینگلیزی و عەرەبی بزانێ هەوڵ بدە تۆزە شارەزا بێت پرزگە پێی وتوتێتی دکتۆر کارمەندێکی برا تەلەبەی خۆتم بۆ بنێرە سەرەکەم بەرجێ لە مەرجەکانی چییە هەوڵ بدا کۆمپیوتەر بزانێ بۆ ئەڵە دکتۆر جان لە پرزگە کەریمانەیە بەرنامەیە پرۆگرامە تەرتیباتە ئێستا مەرجەکان قورس بووە بۆیە تەمەنا دەکەم خەلەلی خۆت بدۆزیتەوە تکایە خەلەلی خۆت با کۆمەلگا پێت نەڵێ بە قسەم کە خەلەلی خۆت با خەڵک پێت نەفرۆشێتەوە بە قسەم کە خەلەلی خۆت دوای منی دکتۆر بۆ پێت بڵێم تۆ خەتای جگەرەکەتە قورحەی مەعیدەتەیە خۆت بیدۆزەرەوە خەلەلی خۆت بۆ دوای من پێت بڵێم تۆ بۆ منەشتی ناو بازار زۆرە خۆی بۆیە ئێچ پایلۆریت هەیە بەکتریای مەعیدەتەیە خۆت بدۆزەرەوە خەلەلی خۆت چی پێویستەکە من پێت بڵێم بۆ وەزن زیادە وەلا بڵێم چی بابە بەزمی خواردنەکەت و بەزمی چەوری و جنس خواردنەکەتە خۆی وازەحە بۆچی وەزن زیادە کردووە تۆ بێ خۆت خەلەلی خۆت نەدۆزیتەوە هەرچی دکتۆری سەرگۆی زەویە بە ئاسانی ناتوانێت تۆ عیلاج کات ئەگەر عیلاجەکە کاتیە بۆیە تەمەنا دەکەم خەلەلی خۆتان بدۆزینەوە کەەوەش بۆ خۆی نیعمەتێکی زۆر باش ئەڕۆم چەند خاڵێک بۆ جەنابتان سەرکەوتن و فەیدە سەکسێس و فەیدە دوو شتە بەڕاستی مرۆڤ بێ هەوڵی بۆ بدات تەمەنا دەکەن هیچ گەنجێک چۆن خۆشبەخت بوو پێشەوە دانیشتێکمان لەگەڵ پیاوانەیە کرد زۆر دڵیان لێەوە خۆش زۆر وێدێن لەسەر هەڵچنیون
زۆر قەنەعەتیان وایە کە جیلە باش و چاک و مەزبوطەکەی جیلە ناوازەکەی ئومێد دەکەم دێ ئومێدیان نەکرد بەخوامە ماساوتان بۆ ناکەم بۆ ئیدارە ناکەم بەس ئەوان ئەمەندە ئومێدێکی باش و چاکیان هەیە تەسەوورەکەین لە وەجبە زۆر باش و چاکە بکەبێت تەسەوورەکەین سەری خۆیان و عایلە و کۆڵێت مەکتەبەکەش بەرزکەن کاتەگەر بەم جۆرە بێت ڕاستی تۆ دەبێت تارگێتێکی زۆر باش و چاک و مەزبوط دەبێت کە بریتێرە سەرکەوتن بەڵام سەرکەوتنێک بەکەم ڕاستی مەبێت ئەمە مۆدێوە بکە بە بەڵگەی چی خوا بەخوایەتی خۆی لە دینی شاوای فێر کردێت پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی هەوڵی عەلایینی دا یەک فەرموودە نییە بڵێ ئەم شتە بکە ئەسحاب العەرافت بەرەکەوێتی لە بینی بەهەشت و جەهەنەما دوای بە مەرحەمەتی خوای گەورە چیتە بەهەشتەوە هەمیشە دەڵێن بۆ بەرزترین و ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە ژیانیش وای سەرماندووە دینیش من چەند ساڵە شارەزارم لە دینە وای کەوتوونە و تەمەنا دەکەم لەو جۆرە نەبێت ئەمە بەچی دەست پێ دەکات تۆ هەوڵ بدە یەکەمی پۆلەکەوە هەوڵ بدە یەکەمی بارز بە هەوڵ بدە مەجاری تێدا بوو یەکەمی هەولێر بە هەوڵ بدە مەجاری تێدا بوو تۆ لە عەشراواییەکانی کوردستان بیت و هیچی تێ ناچێت توا با من قسەیەکتان بۆ بکەم بۆی تۆزە شعورتان بێت ئێوە دەزانن پارەکە کچێکی نابینا لە باوکێکی نابینا بە زگماک سێمی هەرێم بوو زانیتانە وەگە مەجاری تیا و لاپتۆپە تۆزە دەستی گرتومە دوورەگەرە دوای بیتۆکەی تابشاندە نابینا خەڵکی کێشە خەڵکی سەی سادق کە ڕێز و خۆشەویستی مێ بۆ خوشکە عەزیزەمە نابینا بە زگماک لە ژیانێ چاوی نەبیناوە باوکی نابینایە لە ژیانێ نازانە شین و سوور و پەمەی چییە سێمی هەرێمی کوردستان بۆ بەتابەتی لە پێوان لە ئەدەبەکان بۆ بەڵێ سێمی هەرێمی کوردستان ئەتێ بڵێ چی ئەوێ بڵێ ئەبێت تۆ بزانێت تارگێتی خۆت چییە ئەمەیان من نازانم تارگێتی خۆت کەمە یان زۆرە دڵیان ئینشاڵڵا زۆر باش و چاک مەڵی چەند خاڵێک و بەرەکۆتایی چی ئەمە ژیان وەکو ڕایف تەوازونی یەکتری بە گوێرەی هەوڵدانەکان بە گوێرەی کۆششەکان بە گوێرەی سەعی تۆ نەتیجە دەسەکەوێت و پێم خۆشە جاجار بەڵگەیەکی ئاسمانیشتان پێ بڵم لەیسە ئینسانی إلا ما سعى سعی یعنی وەرک یعنی هەوڵ وەڵام من عەجیبم لێت تۆ بەتەبای بە خۆشەڵ دەرەجە دێت وەڵام من عەجیبم لێت تۆ ئیسەش ئیمانت بەوەیە کە ئەڵێ وەڵام پۆلی 12 ناوچەوانە وەڵام بەختم نازانم چی بەجددی تۆ نە لە دین تێگەشتی نە لە ژین تێگەشتی من خەفەت لەوە دەخۆم تۆ بە چەندین مەرزەمە هێشتا بە حساب دەستی بۆ نابی یان زۆر جددی نابێت و بە تەمامی بۆ نمونە مەسەرن بە هەلول و بلور و تەکان و بەزم و ڕەزم لەوە چێ بە هەلول و بلور و بەزم و ڕەزم و ئانەپان و نازانم چی و چی ڕەنگە چلێ پەنجایە شەستێک ئەو پەڕیوا بێت بەس بە دڵنیاییەوە تۆ لە دەرەجە باش و چاق و مەزبوط و لە سەرکەوتنە گەورەکان نەبی بۆیە کاتێک دەکەم ئاگات لەو میزانە بێت بۆ هەموو ژیانت بیپارێزە بە گوێرەی وەرکی تۆ ئافرەتێک دێ بەلام کاکتۆر مناڵم وێرانە دوێنە درادرێکە لە کاکتۆر مناڵەکانم وێرانە من دەست دەست دەرەچێت کاواڵی باوکێ پرسم خوا شاهیدە ڕەنگە دوای لەم ڤیدیۆشە ببیستێتەوە دەدا لە ڕۆژە باوکی لە ماڵێ خەریکە ڕاوەدینار ناو چۆن وێران نابێستەس بە گوێرەی وەرکی تۆ لایفەکەشت باش و چاکە خۆت تەنها لەو لاوە ڕاوەدینار نییە واتە وەرکی تۆ دەبێت زۆر باش و چاک و مەزبوط لە هەموو بوارەکانە کار بکەیتەوە پێمان خۆشە مەزبوط و چاکە باش نقاتی بەسیط بە سەرەکی پێتانڕۆمە بۆ فلاش ئایدیا ئومێد دەکەم ئایدیایەکی تۆمان گۆڕی بە دەربارەی ژیان گوزەران کێزان خانەوادە خوێندن ئەم ساڵی خۆت ئومێد دەکەم ئایدیایەکم گۆڕی بێتی دەربارەی زۆر هەوڵدان و کەم هەوڵدان چکە ئایدیاکە وای لێ دەکات کە تۆ گۆڕانکاریێک لە ژیانی خۆتان دروستکەی بۆ گۆڕانکاریەکە بۆ مەلوماتی جەنابتان بەم جۆرە دەست پێ دەکات هەنگاو بە هەنگاو کۆنان بە کۆناغ ئەزیزانی خۆم من وەکو دکتۆرێک پێتان بڵێم تۆ تەوێت لە 12 چاکبی هەوڵ بدە دەرەجەی ئێرە دەرس بکەی ئەتەوێت لە عەرەبی و ئینگلیزی کێشەت نەبێ لێرە کەلیمات و مەعنا زۆر لەبەرکە ئەتەوێت لە پۆلی 12 لە کیمیا پێرفێکت بی هەوڵ بدە کیمیای 10 و 11 خۆت زۆر باش و چاک و مەزبوط کە و مەڵێ پەیوەندی بە 12 نیە ئەتەوێت لە 12 کەم تا زۆر ئۆتۆماتیکیان هەموو شەو ڕۆژێک 8 ساعت بۆ 10 ساعت بتوانی سەعی بکەیت بەلانی کە 7 ساعت 8 ساعت جێ بکەیتەوە واتە لە ئێستەوە خۆت جەدوەلی کاتی خۆت ڕێکە لە ئێستەوە تایم مەنیجمنتی خۆت ڕێکە لە ئێستەوە وەرک مەنیجمنتی خۆت ڕێکە لە ئێستەوە ستەدینی خۆت ڕێک بخە لە ئێستەوە کەم تا زۆر فرێندی خۆت ڕێک بخە بە نەوێکی تر پێتان بڵێم لە ئێستەوە بزانە کێ دەکەی بە هاوڕێت چۆ هاوڕێی لەگەڵ تا زانکۆ قورسیشە لە پڕێکە لە پۆلی 12 برادرت هەیە کە ڕەنگە وەکو پێویست جددی نەبن مەزبوط نەبن لە پڕێکە بایبایان لێ بکەیت و دیلیتیان کەی لە ژیانت
و خۆشتان چاکەزانن تقریبا زۆرمان باجی هاوڕێ دەدەینەوە جا بە دیوی باشی بە دیوی خراپی وڵا لە بەختیار بپرسن لە مقابلەیەکا بڵێ دەرەجەت هێناوە بەڵێ بەشێکی ئازادی چییە پیاوەڕاست بڕۆ بەشێکی ئازادیەکانی دە بە هاوڕێکان بەڵێ لەوەچێ ناویش بێنە فلان فیسارم لە ئەدادێ لەگەڵا بوو لەم تەوەستە لەگەڵا بوو یان فلانم لە پۆلی دوانزەیان لەگەڵا بوو بەشێکی ئازادیەکەی ئەوەن هۆکاری زۆر گرنگ و مهمە یعنی هەنێکیان هانیانەدا هەنێکیان سادیان ناکردنەوە هەندێکیان پرسیاریان لێ دەکردم هەندێکیان هەڵەیان بۆ ڕاستەکردنەوە هەندێکیان دەیخستمە سەر ڕێگای ڕاست هەندێکیان پێی وتم کاکە هەر نوێژەکە بە کەڵکماندی هەندێکی تریان وتی با بڕێن بۆ لای مامۆستا فڵان سیمینارێکی سپاتی هەندێکی تریان زمانی ئێمە سۆشیال میدیا نەبوو بەڵام بەلایانی کەم و سیمینارێک لە شوێنێکا بۆی کاکە پێشنیارەکەم لە فڵان شوێن ڕوختەی ئێمە جۆجا سیمینار هۆڵوشت نەبوو لە زمانی نەوەتەکان جارە بوو لە مزگەوتێکا سیمینار ڕێکرا ئێستاش دەبیرمە لە پۆلی دوانزە تا مردن مەمنونی برادرێک ناوی کاک کۆسار بوو دوایی جنسی ئەمریکیشی هەیە و لەگەڵ منەظەمەی کاچوو بۆ ئەمریکاوانە وتی سیمینارێکی لە فڵان مزگەوت بۆ نەڕۆی دکتۆر برادرێکە قسەیەکی خێرمان بۆ دەکا باسی خوێندنەوە والله وبالله وتەڵا ژیانی منی بووە والله وبالله وتەڵا دیسانە دێوە بۆیە دەبێت زۆر ئاگادار بزاری چێنجەکە لەکوێیە چێنجەکە ڕەنگە یەک مەکتەب ژیانت نەبووە بەس تەلەبەیەکی تەنیشتت ژیانت بووە وەڵا لەوەچی هەموو بارت بەلایە برادێکی تەنیشتت بەلایە بۆیە ئاگاد لەخۆت بێت بۆیە بزانن لە تەنیشتی کێوە دادەنیشی بزانن لە تەنیشت لەگەڵ کێوە نانەخۆی بزان لەگەڵ کیا سەر دەکەی بزان لەگەڵ کیا دادەبەزی بزان لەگەڵ کیا وتوێژەکەی بابە ڕۆژگارێکە تی کەوتوینە بەرەزەن هەندێکی ئەڵەی ڤایرۆسە سبحان الله هەتا لێ دوور بیسەلامەتی هەر لە دوورەوە بەحەڵ لە دوورەوە سەرەکەی وەکو کۆرۆنا توشتەکە هیچ نەبوو بەڵام هەندێکی شێ بەڕاستی خێر و بەرەکەتەکە فەرمودەکەش هەروا دەڵێت برادەری باش وەکو عاتر فرۆش وایە برادەری خراپ وەکو ئاسندەرێک وایە زەرەرێشت لێرەدا جاری وایە دووکەڵەکە کا بەسەرتا بۆنەکە کا بەسەرتا پرشتێکت بەرەکەوێت بۆیە تەمەنا دەکەم چێنجێکی زۆر باش و چاک و مەزبوط وە گۆڕانکاریی زۆر باش و چاک و مەزبوط بستی باش بەرەو تەواوبوون چوو ئایا تۆ دەزانیت ئەزیزان کچە جوانەکانی خۆ تۆ دەزانیت بەڕاستی ژیان هەمووی بزنسە بەڵام دەبێت بزانیت بیزی بۆ بزنس چۆن یەکلایی دەکەیتەوە بیزی یانی چی مەشغوڵ بوون خۆ بە فەتارەتدان خۆ بە هیلاکبوون خۆ مەشغوڵکردن وەکو برایەک وەکو خاڵێک پێتان ئەڵێم هەموو مەشغوڵکردنێک ئەمان وەکو دکتۆر پێتان هەموو مەشغوڵکردنێک کۆمەڵێک فایل لەمێش کرد مەشغوڵ دەکات لاپتۆپ با نمونەتان لەسەر لاپتۆپ ببێنەوە لە کاتێکا تەجیری پێ لێ بدەیت جاری وا سیدیەکە قورس بێ هەڵێ چی پڵاتە تۆ خێتەکە ئەو ڤیدیۆ کوژێن چکە سیدیەکە ناکاتەوە خێتەکە لە کاتێکە ئەنتەرنێتی لەسەر بێ جاری هەنێ ئەپلیکیشن قورس هەڵێ توا دایخەرە لە کاتێکا بۆ نمونە ڤیدیۆی پێ لێ یانی سەیری لایڤێکی پێ بکەیت جاری وایە ئەنتەرنێتەکە زایفە بێت بەڵام مێشکی مرۆڤی شوایە تەمەنا دەکەم پەیامەکە گەشت بێت ئەتەوێ بڵێ چی دکتۆر بە زمانی کوردی سادە پێوان بڵێ هەوڵ بدە هەموو مەشغەڵەتەکانی خۆت کەم کە زەرەر ناکەیت کاتی زەواج دێت کاتی یاری بەشەرنەوە ڕیامەدیت بەخوا دێت نەک هەر دێت ئوستا دەتوانی یەک یانەیەکی وەرزشی لە هەولێر دروستی با ببە بە بزنسمانێک ببە بە ئیشێک ببە بە خاوەنی کاسبی خۆت خۆی سەر لە وڵاتی خۆمان زۆروانی سەر سلێمانیە نازانەوە چ لە هەولێر جوابێت خەڵکێ لە سلێمانی دەوڵەمەنە حزبیە ناحزبیە بخۆی ئینێکی یەک یانی وەرزشی هەیە ساحەی هەیە تاکانی هەیە بەس مڕەزمیە قەینا دەست خۆش بێت ئەو وەختە من دەڵێم بیکە بە بزنس بۆ خۆت بەس بزی ئێستا ناکرێت کۆستاریکا گۆڵی کردو تۆم شەو مەشغوڵی ناکرێت ئەرژەنتین بردوێت و تۆم بڕۆ مەشغوڵی ناکرێت لە شوێنێکە ئەڵقاڵقەیە کراوە ئەڵقاڵقەکە لە دوو ژوور و هەیوانێکە کراوە ئەڵقاڵقەیەکە 140 ئەڵقەیە 200 ئەڵقەیە لە دوو ژوور و هەیوانە دەرکراوە دەرهێنەرێک من و تۆ دوو لە ڕوو جەنابتان بێعەقڵ دەکات نەفامەکات کامێرەکەی بردووە بۆ ژێر دەرگاکەڵی خوایە نەیبینێ خوایە نەیکورە چی نەبینێ نەک بەردیس کەس لە پشت کامێرەکەوەیە شێتە من لە تۆ شێتر تۆ لە من شێتر یا چی سەیرەکەی ئۆ خەی نەیبینی دەستەکەی خۆش بێت دەرهێنەرەکەش داخرەوە چی تا بەرنامەی داهاتوو بەخوا تارەستێنی واتە لەگەڵ شەر بێ پیشانت نەدا شەر بێ پێت نەدەکێ لە پشت دەرگاکەوە بۆی تا بەیانی بیخولێنیتەوە ئەگەر تۆزێ وەکو من کە ئینگلیز دەڵێ think out of the box ئەگەر ئاوا لە دەرەوەی سندوقەکە بیرکەیتەوە هەندێک پێ خۆ مەشغوڵکردن نامەیەک چاتینێک قسەکردنێک چوونە دەرەوەیەک نازانم هەرچیەک دوێنێ دایکێک بە پەلە تەلەفۆنی کردووە دکتۆر دەستمە لەرز دایە دەمزانم چییە هەڵێ ڤای پێکم بە کوڕەکەم گرتووە لە ژیانمان تەسەوورم نەکرد
بەڵێ بۆ جەنابەت چییە؟ من نەزانم لەگەڵ ڕێزمان کوڕەکە چییە بۆ خۆت تێداوە وای پێ بڵێ وای بمرێ وەڵا برا هیچ عیبی نییە وەڵا مێشێ میوانی نییە بەس بۆ منی دایک و باوک زۆرە بۆ منی دایک و باوک یانی بەرەو ئەوە ڕێ 100,000 دینار مانگانە بدەی بە دووکاڵ بۆ منی دایک و باوک ئەوەیە کە تۆ ساڵانە 1,5 ملیۆن ئەدەی بە جگەرە و دووکاڵ بۆ منی دایک و باوک ئەوەیە کە تا ئەگەر لە 2-3 ساڵترەوە ئیدمان بی تا 30-40 ساڵتر ژیان بکەی 30-40 ملیۆن دینار بدەی بە دووکەڵ و بە جگەرە و بەشتی گەرگووە بۆ من زۆرە ڕۆڵە تۆ زانم هیچ پێت ئەتیادیە تەلەفۆنەکەش وەرەگری دکتۆر دایکم بۆ خۆش پرسە کردووە چییە؟ چاوم دەرچی با من کوژێ با قسەک من تۆپێنە بۆ بە تۆپێنەکە بۆ بە ئاسانی گەورە بوویتە بۆ بە ئاسانی بۆ نمونە گەشتیتە تام تەمەنە بەڕوات من بە نەسە مە سینارۆ نییە بە نەسە مە قسەی تەنەبێ یعنی کە دایکی دێت و ڕەبووە مثلا دکتۆر جا بەش نەسەوتێت بێنە خۆم قسەی داکەم دکتۆر جان بەڵێ وا خۆ خەی چێکەوەی خۆمە بڕیاری خۆمە بابە بڕیاری خۆت هەڵەیە بڕیاری خۆت هەڵەیە ئەزیزەکەم تۆ دەبێت بزانی بە چیەوە مەشغوڵە بی بزانی مە بەرەو چووە چێ پێواشەوەش بەرەو چووە چێ زیاد دەکات یعنی تۆ ئەمڕۆ 20 دقەنی چوونە دەرەوەت ئەبێ بە 40 دقە بە 50 دقە زۆری نەتان سۆشیال میدیا بۆ 5 دقە 10 دقە سەیرتان کردووە بەرەبەر دوای بە 20 دقە دوای بە نیم ساعت لە پڕێکا سەرەکە 1 ساعت و نوێکەوە سەرەکەی هێشتا کە وازت نێنا کاتە تەمەنا دەکەم پەیامەکە گەشت بێت کە کاتێ دەکەم کچە جوانەکەم کوڕە جوانەکەم ئاگادار بە بۆیە زۆر بە سادەیی وەری بگرێکە تۆ دەتوانی زۆر بە جوانی مەزبوطی زۆربەی شتەکانی خۆت باشکەیت هەتا نەبووە بە کۆمپلیکیتد پێم وایە ئینگلیزی شتێکە زانن کۆمپلیکیتد معقەدە تەواو ئەگاتە لیژنە ئەگاتە محکەمە ئەگاتە ئاسایش ئەگاتە حکم من نامێوە بگات چۆ پێ هەموو تیریاک خۆرێ بەس بە بۆنێ دەستی پێ کردووە بەس بە بۆنێ یعنی نەفەرێکی لە سلێمانی من ڕێکخراوێکم هەیە ڕێکخراوی ژیر بۆ شیانی مادەوەژبەرەکان یەک دوو جارێک قسە تۆزە خەریکە بەرەبەرە تەکنۆڵە دکتۆر یەکەم جار بەس برادەری دایەت کوتی ماما کاتە جەوی خۆتەوە جەوی خۆت شا بە سەپان نازانی فشەت بە دنیا دێ جا بزڵە بە دوایە تو باڵە چی ئیوفۆریە تۆ ئەمش قەلق بووە بێتاقەت بووە نازم ئاوی کەپیتەڵی وەرگرتووە چی کچ و مچ ڕەوزی داوە پێی خوا بە نامادا خۆی خواخوای بووە بێزار و بێتاقەت و بەس بەوە دەستی پێ کردووە بەڵام بەداخەوە لە پڕێکا گەشتە ئیدمانێک بووە گەشت ئەوەی کە تەمەسەر ژن و ماڵی هەیە ژنەکەی سوێن و قورئان فاڵێ مانگی جاری وایە 140,000 دیناری داوە بە من حاق و شیر بوو بەس بڕۆزنا ئێستا تازە بە تازە بەخۆیان چێتە بەڵام بەڕاستی سمپڵ نییە ئێستا کۆمپلیکیتد ئێستا معقەدە ئێستا ئاڕۆزە ئێستا لە ناو خوێنیان زیادی کردو ئێستا کاریگەری تۆزە لەسەر جگەری دروست کردووە چکە لیڤەر فانکشن تێستی بەرز کردووە دکتۆر بۆ ئەم قسە ناکەی ئێوە سەرەتار ئێوە مادە خامەکان بەخوا چەندێک زەروری دەرەجەکەتانم ئەوەندە زەروری ئەم سیفەتاتانم چۆکە تۆ دەرەجەش نێنی زۆر ئەکیادی دەژی لە ژیان و لەوە چێ دەوڵەمەنیش بی بەڵام ئەمانە ژیانی خۆت و خێزان و خانوادە و عایلەت تێکەدا تۆ کە دەرەجەشت نەبێت لە ژیان تا سژنی هەولێر نابینی بەڵام هەرێکێ لەم سیفەتانت هەبێت لەوە چێت پێویست بۆ بکات دایک و باوک مواجهت بکات یان خێزان و خانوادە چەند ساڵێک بەدواتەوە بکەوێت چییە بۆ فعلێکی خراپیان تەسەڕفاتێکی غەڵەتت کردووە بۆیە قوربانی و چاوتان و بەرەو کۆتایی چوون ئەوە خوێندنەوە چییە؟ هەر بەجددی لێی تێگەن تەسەورەکەن زۆر بە ئاسانی وەریگیری و بەڵام هێواش شێواش دەگەڵ یا خەریف بە ئەوە دوێنە خوا شایدە بۆم سیمیناریەوە حازرم کرد یعنی بۆ ئەوەی کیلۆیە هەنگوین دروست بکرێت بە نزیکەی تقریبا ئەڵە 5.7 ملیۆن ئەبێت گوڵ و بەز منەظەم سەرۆسەر کرابێت بە نزیکەی 176,000 کیلۆمەتر ئەبێ ڕۆشت بێتن ئەمانگانە ئەگەر هەمووی زەرب و تەقسیم بکەیت تەسەوەر کە بۆ 1 کیلۆی هەنگوین دوێنێ تەمەند هەر لەگەڵ ئەمەشا بابەتێکی تر مێنە ئەلە جاری وایە 4,000 بۆ 5,000 هەنگ بەشداریەکە تا کیلۆی هەنگوین ئەتوێ بڵێ چی دکتۆر ئەمەوێت بڵێم لە سەرەتاوە ئاسانە دوای شتی گەورەی پێ دروستە بێ و بەعکسیشەوە کە دوای بوو بە معقەد و بوو بە ئاڵۆزی بە ئاسانی ناتوانێت بێنیتەوە سەرتاکەی خۆی ئەوەڵەکەی خۆی کە چۆن دەست پێ کرد بۆیە تەمەنا دەکەم ئەو تەحەمولە زۆر باش و چاک و مەزبوطت هەبێت کە هەم هەیەی وە کۆتا قسە و کۆتا پێیان بۆی حەز ناکەم درێژی کە بۆ زیاتر لە ئەزیزانی خۆم ئەویش ئەوەیە کە ئەزیزانی خۆم کۆتا قسە و کۆتا پەیام ڕوڵێکی زۆر گرنگە ژیانتان دەگۆڕێ less is more وەرن
ئەگەر باسی خوێندنش ناکەین باسی ژیان less is more وەکو چی دکتۆر ڕۆژی سێ کەلیمە ئینگلیزی ساڵی داهاتوو مختەڕەک بتوانین ئینگلیزی قسە بکەیت less is more ڕۆژی سێ کەلیمە تورکی لەمڕۆوە ساڵی داهاتوو احتیمالە پێویست بکات بچی بۆ ئەستەمبول بۆ ئەنقەرە پێویستت بە تەرجمە نەکرد less is more ڕۆژی ئاەتێ لەبەرکردن چەند ساڵێکی تر تۆ حافظ قورئانی less is more ڕۆژی یەک سونەتێک ساڵی داهاتوو ئەم وەختە تۆ بە سەدان سونەتت کردووە less is more ڕۆژی یەک سوبحان الله یان ئەستەغفیر الله یان شتێک بۆ نمونە کە لە جاراوەی کردوتە دەست هەر لە ناو لەجاکەی لە سیارەی ئەوان نەزەر کەیت نەزەر HD و 4D کەیت سەیری ئەموو ئەو بکەیت بەس پەنجەکەت بەدەستەوەی ببینە less is more ڕۆژانە یەک جارڵەی دایەکیان خۆشم دەوێت less is more less is more نازانم پەیامەکە ئەگادیان نا پێم وایە میزەکەتان خراپ نییە less is more و ئەمە بیکە بە یاسایەک و take to the home ئینگلیز وتەنی بیبە بۆ ماڵەوە لەگەڵ خۆتە less is more تو خوا بە من مەڵێ دکتۆر گیان 5 دقە 10 دقەی ئەنتەرنێت چی لە مەسەلا گۆڕێ وەڵا مۆر وەڵا ئەکاتە 15 سەعاتی مانگەکە دکتۆر دایکم زۆر سەیرە ئەڵقا تێکس سەیرەکەم یان نا بۆ جەوگۆڕن چی لە مەسەلا گۆڕێ وەڵا ئەکاتە 30 سەعاتی هەفتە وەڵا تا سەری ساڵ ئەکاتە 100 سەعات دکتۆر هەموو ڕۆژێ چمە دەرەوە جەوێ گۆڕم لەگەڵ برادەرەکانە سەر لەو کافتریادا بەنیو سەعات سێ چارەک چی لە مەسەلا گۆڕێ وەڵا مانگی 20 سەعات دەکات هەتا بە کەلۆری دێت نزیکی 80 سەعاتەکە 80 سەعات دوو کتێبی پێتەواو لەم سەر دوو سەر لەبەرێک لەبەرێک دکتۆر جان 1000 دیناریان نازانم چی لە مەسەلا گۆڕێ جگەرەیەک چی لە مەسەلا گۆڕێ باوکم کردوێتی بە هەڵا خاڵ و مامی تێگەیانوە less is more بەس خۆزگا وەکو ئێمە بتانزانێ وەکو ئێمەیە کە تۆزت هەمەنمان هەیە و تەجروبەیەکمان هەیە بۆیە less is more بیکەن بە یاسا و بە ڕوڵێک بۆ ژیانتان بە یاسایەک بۆ ژیانتان من دڵنیام ژیانی ئێوە زۆر باش و چاک و مەزبوطە بێ بۆیە قوربانی ئەو چاوەتان بم دووبارە دەڵێم سواز بۆ ئەو ئەزیزان سواز بۆ ئامادەبوونی جەنابتان کۆتا قسە و خواحافیزیم بۆ جەنابتان ئەویش ئەوەیە کە ئێمە لێرە نین بۆ ئەوەی کە 100% تۆ بگۆڕێت ئێمە بەس لێرەی من مدیر بەڕێوەبەر توێژەر مامۆستاکان تۆ بخەینە سەر خەتەکە و دیقەتیش بدە تۆ خۆت کیمیاکە لەبەرەکەی تۆ خۆت فیزیاکە لەبەرەکەی تۆ خۆت پێناسەکە لەبەرەکەی تۆ خۆت نوێژەکەکەی ئەسڵەن عولەمایان دەڵێن مزگەوتیش بۆەوە نییە بە زۆر تۆ بگۆڕێت چۆ یاسای دین و قورئان بۆیە بتخاتە سەر ڕێگاکە تەمەنا دەکەم ملە جێڕێ نەکەیت تەمەنا دەکەم ئینکاری نەکەیت تەمەنا دەکەم قاد نەخشەی بەعەز بڵێ نایەم تەمەنا دەکەم لەو جۆرە نەبیت کە لە دەرگاکە چیتە دەرە بڵێ چی دابا بڕوا فەشا باز وەڵا فەشەیە بە خوێندن نییە تەمەنا دەکەم لە دەرگاکە و لەو جۆرە نەبیت تەمەنا دەکەم لەو جۆرە نەبیت کە وا تەسەوەر بکەی ئەم قسانە شمولی تۆ ناکەن شمولی هەریەکێک لە ئێوەکە یعنی من زۆر جار نمونەی خۆمێنم بەس لێرە باسی ناکەم و مەجالی تێدا نییە ڕەنگە ئێوە لە زۆرتان لە ئێمە زیرەکتر بن زۆرتان لە ئێمە دایک باوکتان باشتر و چاکتر مەزبوطتر چۆن من دایکم سێکی دایکم زۆر جار نەک زۆر هەر هەمووتان جەوتان لە ئێمە گونجاوترە هەر هەمووتان لە ئێمە بارودۆختان زیاتر بۆ فەرهەم کراوە هەر هەمووتان من هەشتان لە ئێمە سوکترە بەخوا قەسەم جارانی ئێمە بەس ئەدەبی عەرەبیەکە ئەوە نەکەن بەس کتێبی ئاین ئەوە نەکەن کە بە شعر و بە مەعنا و بە شەرح و بە هەموویەوە لەبەرەکرا هەموو مەنهەجەکەش عەرەبی لەبەرەوە لە هەموو شتەکانە کەم تا زۆر کارەسانێکتان بۆ کراوە تەمەنا دەکەم ئەم گەنجە جوانانە پەیامەکەیان بە دڵ وەرگرت بێت لە دڵسۆزی قسەتان بۆ دەکەین تەنها و تەنها دەبانەوێت داهاتووی باش و چاکتان بێت داهاتووی ئێوە دڵی ئێمە خۆش دەکات ئەگەر نا ئێوە نانەکەی دەخۆن ڕستەکەی دەخۆن ئێوە بڕگیتونەکەن و دایسی دەدەن و سوود و قازانجەکەی بۆ ئێوە دووبارە سوپاس بۆ هەموو لایەک سەرکەوتو سەرفراز من دەستان